زۆر سپاس کاک شلۆڤان بەڵێ ئەو کارانەی کە کردوتە دەسە خۆش بێ زۆر سپاس و زۆر جوانن بەڵام زۆر سپاس شێوازی کارکردنی تۆ چۆنە بیرۆکەکان چۆن کاریان لەسەرەکەی بەڵێ ئەو نوع جۆرانەی ڤیددیوانەی ئەمەکەین پێڵێن ڤاین بە هەموو زمانێک هەبوو بە ئینگلیزی بە ئیسپانی بە عەرەبی نیش ویستم وەکو کورد ڤیددیۆ بکەم بۆ خەڵکی وڵاتەکەی خۆم ئیتر لەوەوە دەستمان پێکردا ڤیددیۆکان 15 سانیان ڤیددیۆیەکمان کرد زۆر خەڵک حەزی لێ یەکەم ڤیددیۆکە کردت چۆن ئەو بیرۆکەیە هاتەلا چۆن ویستت دەست بەکارەکە ینی کۆڵچووی کرد زۆر شتی جیاوازی تایە زۆر قسەی خۆشی تایە زۆر پەنمان هەیە تەمنیش ڤیددیۆکم کرد لەسەر باوکی کورد ئەڵێ نە بەخوادای خەیتەوە ئێستا خۆمەکەمەوە بۆ یان باڵکەکڵێ ینی قسەی کوردەواریەکە هە باوکی هەمومانەیکەین ئیتر ئەو ڤیددیۆمان بڵاو کردەوە زۆر خەڵک حەزی لێ بۆ ڕەفیقەکانی تاگەکردی تر لەوەوە چونە دەرەوەی تۆ یاخود ژیانی تۆ لە دەرەوەی کوردستان یان لە ئەوروپا هۆکار نەبوو بۆی کە تۆ زیاتر بیر لەو کارانە بکەیتەوە بۆ نمونە هەست بە جیاوازی کللتورەکان بکەیت بەڵێ یعنی لە دەرەوەی کوردستان گەورە ئەبی یعنی هەستەکەی تۆ هەردوو لاکەی لە عینە کاتە ئەمریکەکەشی و کوردەکەشی بەس ینی ئەمانەوێ شتی کۆڵچووی باشەکەی کوردەکە بهێڵین بەس لە عینی کاتە شتە باشی ئەمریکەکەش لای خۆمان ینی تێکەڵاوکەین شتە باشەکەی هەردوو لاکە بەیەکۆبین اینجا بەڕاستی بەس لە هەر شوێنێ بین و چەند ساڵە دەرەوەی کوردستان بین ئێمە ینی هەر کوردین و هەر کوردەبین و کۆڵچووی خۆمانە پارێزین باشە کاک شلۆڤان پێش بەرنامەکە باسی ئەومان